ڕۆژنامەی لاکروای فەڕەنسی دەڵێت دادگای ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە قاهیرە ڕۆژی 25 ئاب بڕیاری زیندانیکردنی بەسەر بەهیەدین حەسەنی پەنابەر لە فەڕەنسادا سەپاند کە بەرگریکارێکی مافەکانی مرۆڤە لە میسر. ئەو بڕیارەش نیشانەی ئەوەیە کە ئامێری سەرکوتکردن کە ڕژێمی عەبدولفەتاح سیسی بە دڵڕەقانە بەکاری دێنێت بەردەوامەوە بە ئەو پەڕی خێرایی کار دەکات. ڕۆژنامەکە ئاشکرای دەکات بەهیەدین حەسەن لە ساڵی 2014 لە تاراوگە و لە فەڕەنسادا دەژی. بەوەش تۆمەتبارەکە تۆڕە کۆمەڵاتیەکانی بەکارهێناوە بۆ ناوزڕاندنی دەسەڵاتی دادوەری و بڵاوکردنەوەی هەواڵی درۆ بۆ زیانگەیاندن بە ئابووری وڵات. ئەوەش بەپێی ئەو راپۆرتانی کە ناوەندی قاهیرە بۆ مافەکانی مرۆڤ بڵاوی کردووەتەوە کە بەهیەدین حەسەن لە ساڵی 1993 بەڕێوەی دەبات. لەو کاتەوە کە سیسی دەسەڵاتی گرتووەتە دەست بەهۆی کودەتای تەمووزی 2013ەوە ئەو داکۆکیکارەی مافی مرۆڤ پشووی بەخۆیەوە نەدیوە چونکە ڕێو شوێنی تۆڵە لێسەندنەوەی زۆر فراوان بووە تا گەیشتووەتە هەڕەشە لێکردن بە کوشتن لە تاراوگە. بەپێی زانیاری ناوەندی قاهیرە بۆ مافەکانی مرۆڤ سکاڵای بەهیەدین حەسەن لە دژی پێشکەشکارێکی میدیایی ڕاگیراوە کە ڕاستەوخۆ لە بەرنمەیەکدا داوای کوشتنی کردبوو بە شێوازی ڕووسی و بە ژەهر خواردکردنی کەچی دواتر ئەو بێژەرە پۆستێکی فەرمی پێدرا. خێزانی ئەو بەرگریکارەی مافی مرۆڤ مامەڵێکی زۆر خراپیان لەگەڵدا دەکرێت. عەلا عەبدولفەتاحی زاوای کە یەکێکە لە کەسایەتیەکانی شۆڕشی یەناری 2011 کە حوسنی موبارەکی ڕووخاند چەندین جار زیندانی کرا و ئێستا بە پاساوی پەتای کۆرۆنا و دیداری بنەماڵەکەشی قەدەغا کراوە. گەرچی لە ئەیلولی 2019دا بڕیاری 3 ساڵ زیندانی بەسەر بەهیەدین حەسەندا سەپێنرا بە تۆمەتی ناوزڕاندنی دەستگای دادوەری میسر، بەڵام ناوبراو دەڵێت لە ڕاستیدا سربەخۆی دادوەری لە میسر یەکێکە لە ئامانجەکانم کە تەمەنی خۆمم بۆ تەرخان کردووە. بۆیە داوا دەکات هەمووان درێژە بەخەبات بدەن لە پێناو دەرهێنانی دادوەری لە بندەسی ئاسایشی دەوڵەت، چونکە تەنیا دادوەری ئەتوانێت داپلۆسین و دیکتاتۆریەت لە میسر بنبڕ بکات. پێشتر ڕۆژنامەی واشنتۆن پۆست باسی خەمساردی ڕژێمی سیسی کردبوو بۆ بەردەوامی لاگرتن و ئەشکەنجە و تاوانەکانی بەرامبەر نێرانی. هۆکارەکەی جێڕابووە بۆ ئەوەی لە کاتێکدا لە وڵاتەکەیدا خەڵک داوای دوورکەوتنەوەی سیسی دەکەن لە دەسەڵات کەچی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکان بە سەرکردەی گەورە ناوی دەبات کە گوایە سەقامگیری بۆ میسر بەرقەرار کردووە و پاراستوێتی لە پاشاگەردانی و ئاژاوە. بەگشتی ئیدارەی ترامپ و یەکێتی ئەوروپاش نەک هەر بێدەنگ بوون بەڵکو پشتیوانی ناڕاستە و خۆیان لە کودەتا خوێناویەکەی سیسی کردووە. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵی ئەمریکی باسی کۆبوونەوەی لووتکەی 7 وڵاتی پیشەسازی جیهان دەکات لە پاریس کە لە ساڵی 2019 گرێدرا کە دۆناڵد ترامپ لە پەراوێزی کۆنگرەکەدا لە ئوتێلی دیبالای چاوەڕێی دیداری عەبدولفەتاح سیسی دەکات. لەو کاتەدا بە ئامادەبوونی شاندی هەردوو وڵات بە دەنگێکی بەرز دەپرسێت کوا دیکتاتۆرە دڵخوازەکەم. گەرچی ئەو وتەیی وەکو نوکتەیەک بەکارهێناوە بەڵام سیاسەتەکانی لەگەڵ دیکتاتۆرانی ناوچەکەدا هەمیشە ئەوەیان دەرخستووە کە دیکتاتۆرانی ناوچەکە مادەم بەرژەوەندیەکانی ئەمریکا دەستەبەر دەکەن بۆ ئەو دڵخوازن. گرنگ نییە بۆ گەلانیان چ نەهامەتێکیان خوڵقاندووە.